جیاوازی لە نێوان نشتەرگەری دەرهێنانی بەردی میزڵدان بە نازۆڕ و بە هەڵدڕین بە ناوی خوای گەورە و میهرەبان. خۆشەویستان، نشتەرگەری دەرهێنانی بەردی میزڵدان بە هەڵدڕین لەبەرەوەی برینێکی گەورەی ئەبێ، هەر لەبەر ئەوەش ئەو ماکانەی کەوا بەهۆی توشبوونی برینەوە تووشی چارەخوازەکە ئەبێ لەوانێت کۆمەڵە نیشانەیەک و کۆمەڵە کێشەیەکی تەندروستی بێتە پێشەوە. لەوانێت تووشی هەوکردن ببێ، لەوانێت تووشی ئازارێکی زۆر ببێ و هەندێک جار لەوانێت تووشی خوێنبەربوون بێت و دوای نشتەرگەریەکە سۆندێک کە سۆندی میزی پێ ئەڵێن لە ناو میزڵداندا ئەنرێت هەتاوەکو برین میزڵدانەکە چاک ئەبێتەوە، ئەو سۆندەیە لەو حاڵەتە ئەبێ بۆ ماوەی 10 ڕۆژ بمێنێتەوە. بەڵام لە ڕێگای نازۆر یان برینی نابێ یاخود برینێکی بچووکتر لە 1 سانتیمەتری ئەبێت و چارەخوازەکە زوو هەڵەستێتەوە، ئازاری کەمتر ئەبێت یاخود نایبێ و تووشی خوێنبەربوون نابێ و ئەو سۆندەیە کە بەجێ ئێهێڵین لە ناو میزڵدان تەنیا 1 ڕۆژ ئەمێنێتەوە. بەمەش لە کۆتاییەکەدا چارەخوازەکە زوو ئەگەڕێتەوە سەرباری سروشتی ژیانی ڕۆژانی خۆی و بەبێ ئەوەی هیچ ماکێک لە دوای نشتەرگەریەکە بەجێ بمێنێت. خۆشەویستان، چارەخوازێکی تەمەنی 25 ساڵی سەردانی کردین کە پێشووتر بەردی میزڵدانی هەبووە و لە ڕێگای برینەوە برینێکی 8 بۆ 10 سانتیمەتری بەردەکەی دەرهێناوە و ماوێکی زۆر لەسەر جێگا ماوەتەوە بەهۆی ئەو نشتەرگەریە. بەڵام ئێستا دوای چەند ساڵێک دیسان بەردی دروست کردوێتەوە لەبەرەوەی ملی میزڵدانی تا ڕادەیەک بەرزە و تەسبوونەوەیەکی هەیە، بۆیە بۆتە هۆکاری دووبارە دروستبوونەوەی بەردی میزڵدان. ئێستا ئێمە هەڵەستین بە دەرهێنانی بەردەکە بەکردنی کونێکی بچووک لە ڕێگای دەرزیەوە و تەوسعکردنی شوێنەکە و بەردەکە بە جیهازی لێزەری دەیکەین بە 4 پارچە و پارچەکانیش هەمووی سەحبەکەین بە سەرکەوتووی. زۆر سوپاس بۆ خوای گەورە ئەم نشتەرگەریەمان بە سەرکەوتووی ئەنجامدا، بە هیوای لەشساغی و تەندروستی بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.